خب وقتان و خیر امیدوارم لهر کوێهان ساق و سەڵامەتون. هاوینە و پەتای هاوینیش جاروبار سەرەدا لە ئێمە. هەر بۆیە امیدوارم کە بتوانم بێ هیچ دەنگێکی ناشاز ئەو دیڤەیتە بەرقەرار بکەم. سەرەتا با لەم گۆرانیە دەست پێ بکەم. من دەمێکە ئەم گۆرانیە لەم ڕۆژانە لێ ئەدەم. سەبەبەکەیش ئەوەسە کە لە ناوە کولتورە معاسرە ئێمە ئەحیانەن بە گوێرەیە زەمەنێکە تیا ژیاگین بەهۆی نەبوونی دەرکێکی بنەڕەتی بە کێشەکان و چەمکامێزکردنیان مەحسوڵاتە فەرهەنگیە ئێمە وەکو گۆرانی، وەکو سرود، وەکو شعر مەحسوڵاتە نەزۆکێکە. ئەم گۆرانیە یەک شتی بە دەردی من ئەخوا کە من لێ ئەدەم و بارها لێ ئەدەم و بە هیوا بووم کەسێک بپرسێ، بەڵام خۆ پرسیاری تیا نەبوو، زۆر بەدیهیە بۆ ئێمەمانان ئەگەڕێمەوە. بەڵام من مەبەستم ئەوە نییە کە من لە غوربەت دانیشتگم و ئەگەڕێمەوە بۆ لادێکی خۆمان و بۆ شارەکەی خۆمان. من مەبەستم گەڕانەوەس و ئەم گەڕانەوە بازی ئەەکەم ئێستا لەگرا و ڕۆمە سەر ئەو پەیامەی کە بۆ کوردان هەسم لە سەروبەند ڕووخانە دەوڵەتی ئێرانیە. گەڕانەوە وشەیەک و چەمکێکی مهمە لە دنیای ئەمڕۆژیە ئەگەر دەرکی بکەین لەبەر ئەوەی ئێمە لە ژێرە تەئسیرە ڕاستەوخۆ دنیای داڕژاوە دەسە ئوروپاین، یعنی فەرهەنگە جودۆ کریستیانەتی، فەرهەنگە ئیلاهیاتیە ئەدیانە ئیبراهیمی، ڕەجعەتکردن، گەڕانەوە، سێ قۆناغە خۆشی، ئاشوب و گەڕانەوە. ئەمە سەرەتای تەمامە گۆڕانکاریەکان و خوێندنەوەکانە دنیای ئەمڕۆژە کە ئێمە خەریکین تیا ژیانەکەین. با بە مثالێک لە فلستین دەست پێ بکەم، بە مثالێک لە غەزە. ئیسرائیل بۆ وای کرد بە غەزە؟ بۆ ئێستا لە برسیەتیا گرێکێ چۆک دابدا بە خەڵکە غەزە؟ غەزە چییە؟ فلستین چییە؟ کە دانەیە ئەمریکایی، کە دانەیە فەڕەنسەوی، کە دانەیە ئەڵمانی لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکا پەرچەمەکەی فلستین ئەشکێنێتەوە. ئایا لەبەر حوب فلستینە؟ لەبەر خۆشویستنە خەڵکە عەرەبە؟ یان فلستین چەمکێکە؟ چەمکێکە لە ڕوانگەی دانەیە فەڕەنسەوی، لە ڕوانگەی دانەیە فەڕەنسەوی، دانەیە بریتانیایی، دانەیە ئەمریکایی و لە ژێرە هاڕیانە دنیای ئەمڕۆوە و لە تێکەڵ کێشکردنە چینەکانە کۆمەڵایەتی کە نە ئیتر چینە پرۆلتاریا دیارە، نە چینە مامناوەندی. چینە مامناوەندیە کە هەڵگرە و تەجەسومە مۆدەرنیتە بوو و مۆدەرنیتی بوو و ویستی بە تەجەسم پێدان، بە جسمیەت پێدان، بە لاشەکردنە خۆی لە دەرخستنە مۆدەرنیتە بۆ خۆی چینێ دروستکات. لە سەردەمانە دنیای ئەمڕۆوە چۆنان ئەمانەیانە تێکەڵ کردگە لە ژێرە ناوە لایف ستایل،
کە نەتوێژە کرێکار ماگە و نەتوێژە مام ناوەندی. ئەگەر توێژە مام ناوەندی زەمانێک مێشکە گۆڕانکاری و ئینقلاب بوو و طبقەی کارگەر ماسوولکەی ئینقلاب بوو. ئمڕۆ دانەی ئوروپایی وا لە ڕفاهێکی سەتحی کۆمەڵایەتیە ژیانە دەوڵەتانە ئوروپایی تێئەپەڕێت، بەڵام حاڵی خراپە، بەڵام گەمارۆ دریاگە و کۆنترۆڵ کریاگە، بەڵام بە قەوڵیە ئسلاڤی ژیژەک تەسەورکردنە ئاخر دنیا ممکنە و تەسەورکردنە نەزمە بازاڕی نەزم سەرمایەداری ناممکنە بۆ ئەوانەی کە چەپن. ئەشە تۆ لە سۆنگەی حاڵی ئەوانەوە فلستین ببینی. هانا ئارێنت بەحسێک دەکات لەبارەی یەهودی بوونەوە، کتێبێکی هەست بە ناوی یەهودی بوون. هانا ئارێنت یەهودی بوو، هەر ئەو سەروبەندەی و ئایشمەنیان بردە ئیسرائیل و بە محاکمەیان کێشا، هانا ئارێنتی تیا بوو. هانا ئارێنت بەحسەکات لە ڕێگە حەلی نهایی دوو. ئاخر ئەو پرۆژەوە یەهودیەکانیان پێیابردن لە جەنگی جیهانی دووەما، ئاخرین قۆناغی ناویان یا قۆناغە نهایی یەک. قۆناغە نهایی ئەوە بوو کە دەستیان کرد بە سووتاندن و کوشتنیان لە ئوردوگاکانە کارە، یعنی بە قۆناغگە لە مختلف ڕۆیشتن تا 1944-45 کە ئاخرین مەرحەلەی بوو. هانا ئارێنت مەرحەلەیەکی تر بەحسەکە. هانا ئارێنت ئێژێت شەڕ تەواو بوو. گەورەترین کێشەی وڵاتانە ئوروپایی، نەبە تەنها ئاڵمان، وڵاتانە ئوروپایی گەڕانەوەی یەهودیەکان جەنگ جیهانی دووەم بوو بۆ وڵاتانە خۆیان، فەڕەنسا، هۆلەند، دانمارک، ئاڵمان، ئیتالیا. گەڕانەوە بوو ئەوێ بوو و ئەمە کێشەیەکی گەورەی دروست ئەکرد بۆ دەوڵەتانە ئوروپایی. لەبەر ئەوەی مەشیای قەرەبوویان بکردایەنەوە، مەشیایە دائیمەن قەرزاریان وایەنە، مەشیایە زۆر هەواسیان وایە. بۆیە ئوروپاییەکان بیریان لەمە کرد و مەرحەلەی دوو دروستکەن، مەرحەلەی نهایی دوو دروستکەن. نێڵن بگەڕێنەوە، نێڵن یەهودیەکان بگەڕێنەوە بۆ ئوروپا، بە ناوی سەرزەمینە مەوعود سەرزەمینێکی تریان بۆ دروستکەن و بیان وەنە ئەوێ چی پشتیوانی هەیە لێیان بکەن کە لەوێ بمێنێنەوە. ئەمە قسەی هانا ئارێنتە، قسەی من نییە. هەر بوویە تۆ ئەوێنی ئیاڵەتە متحدەی ئامریکا دەوڵەتانە ئوروپایی بە تەمامە قودرەت لە ئیسرائیل دفاعەکەن لەبەر ئەوەی یەهودیەکان نەگەڕێنەوە ئوروپا، و ئەو کارەی کرد لە ئوروپا بەسەر یەهودیەکان هاوردیان. ئەمان مەجبور نەون دائیمەن ملکەچ و ملشۆڕ و باجدەرە ئەمانە بن، چون بە درۆوتیان دەرسمان وەرگرت لە جەنگی جیهانی دووەمە. ئەما 7 ئۆکتۆبر هەموو میدیاکانی دنیا محاولەیان کرد بێژن 7 ئۆکتۆبر ئەمەلیاتێکی تێرۆریستی حەماس بوو. بەڵام جارێکی تر بڕۆنەوە سەر فیلمەکان بوێنن. 7 ئۆکتۆبر هەم حەماس شۆک بوو و لە کۆنترۆڵی دەرچوو، هەم تەمامە دنیا. 7 ئۆکتۆبر کارە حەماس ئەمە بوو بدا لە 4-5 پێگەی نظامی شکاندنێک لە سنوورەکان بکە، بەڵام کە سنوورەکە هەرۆڵ بوو تیا تێپەڕین، ئەمە خەڵکە غەزە بوو، گەڕایەوە. خەڵکە غەزە گەڕایەوە بۆ ئەو شوێنەی منع کریا بوو، لێ داگیر کریا. تەمام ئەو کارانەی وا کردیان خەڵکە غەزە کردی. خەڵکە غەزەیەک وا پێشووتر لە ئەمەلیاتەکەی حەماس بە ماوەی 2 ساڵ خەریکی کاری مەدەنی بوو لەسەر سنوورەکانە. 30,000 مانگێری لەوێ دانابوو لەبەرەوەی سرنجی دنیا بۆ خۆی ڕابکێشی و سرنجی کەس ڕانەکێشیە. بە گوێرەی ئامارە خودە دەوڵەتە ئیسرائیل 190 نەفەریان لە حرەکەتە مەدەنیەکان کوشت، 7,000 نەفەریان بە گازە فرمێسک ڕێژ و بە گولەی پلاستیکی بریندار کرد. دنیا غەزەی فرامۆش کرد بوو.
فلسطینی فرامۆش کردەوە. دەوڵەتانە بەرساختەی عەرەبی بەناو عەرەبی خەریکە ڕێکەوتنە پەیمانە ئیبراهیم بوون. ئەمما خەڵکە غەزە گەڕایەوە و ئەمە خەتە سوور بوو بۆ ئیسرائیل. نابێ خەڵکە غەزە لە بیری بێت ئەم وڵاتە هێنە ئەوانوگە، ناوێەوە بیری بێت ئشی قبوڵی کردوێت، پاشەکشەی کردوێت لە نەستە خۆیا و بەجێی بێڵێ ئەم جینۆسایدە وا ئەیکەن، جینۆسایدە گەڕانەوەس. ئەمە قسەی من نییە، قسەی هانا ئارێنتە. جینۆسایدە گەڕانەوەس بوو بڤەیەک کە فلستینیەکان نەمەشیە دەستیان بۆ بوردەیە. بەقەوڵە مەحموود دەرویش فلستین ئەمرێ خودکوشی ئەکات دوورگەیەکی چکۆلەس بە شەپۆلی تۆفان دەریاوێک لەبەی نەچێت. ئەمە مهم ئەوەسە فلستین چۆک نادات. و ئەمما فلستین تەجەسومە، فلستینیەت چەمکە بۆ هەر ئینسانێ لە دنیای ئەمڕۆوە و ڕزیستەنس، مقاومەت تەنیا دوورگەیە کە دەستی پێوەگرتگە. بۆ کابرایە پاریسی، بۆ کابرایە نیویۆرکی، بۆ کابرایە لەندەنی وا نازانێت چۆن بەرامبەر بە دنیایەکی ماتریکسیا کە قوڵی داگە و قوتی داگە چۆن بوەستێتەوە و ئەحیانەن بێژێ چۆن لە بەرامبەر نەزمە ئەم دنیا مقاومەت ئەکا، ریزیستەنس ئەکا. فلستینیەت دەرهاوێشتەیە مادیە ئەم جریانەسە. فلستین وڵاتێکی بێخاکە، فلستین قەڵەمڕەوێکی بێقەڵەمی بێڕەوە، بەڵام فلستین تەجەسومە مقاومەتە بۆ تەمام ئەوانەی وا لە گۆڕانکاری لە وڵاتە خۆیانە ناومێت بووگن. و ئەمما چەمکە فلستین و خەڵکە غەزە تەجەسومە چەمکێکە. تەجەسوم عەرەبیە، یعنی جسمیەت پەیاکردن، یعنی لەشدار بوون، یعنی مادی بوونە چەمکێکی ئەبستراکت. کەواتە ئەوەی ئیسرائیل و غەربێکا و ئەم بازیەی کە ئیستە ئەیوێنی دوای ئەوەی کە ئەیانوەنە ناو برسێتی و فلستین تەسلیم ناوێت. فلستینی ریزیستەنس و مقاومەتیان کردگە بە مناسک، بە بۆنیە ڕۆژانە، لە هەڵسو کەوتیانە، لە قسەکردنیانە، لە مناڵبوونیانە. فلستینی مقاومەت ئەژین، تەجەسومە مقاومەت. و دنیای ئەمڕۆ فلستینیەتی گەرەکە، کەواتە کە گەرەکتانە بیخوێنەوە کچە 18 ساڵە 19 ساڵەیەکی دانشگاهە هاروارد کە پەرچەمەکەی فلستین تەکانەدا، نەپڕۆ عەرەبە، نەپڕۆ ئیسلامە، دەردمەندێکی بێهیواوی دنیای ئەمڕۆز و تەجەسومێکی پەیاکردە لە پەرچەمەکەی فلستینە. لە بەخشە ئاخرە ئاخێزنامە وتگمە ئێمەی کورد تەجەسومە کاملە ئازادین، چەمکە کورد تەجەسومە کاملە ئازادیە. و لەوێ وعدەم داگە سەرزەمینە کوردان ئەبێت بە مەوای ئازادیارانە جەهان. بابزانن ئەگەر سەردەمانی ئیاڵەتە متحدەی ئەمریکا بوو بە مۆڵگەی پیورینگتانەکان، کالوانیستەکان و ئەو عەزەمەتیان لە ئەمریکا دروست کرد، لە دنیای گەمار و دریاگە داگیرکریاگە بێ ئەرزماگە ئەمڕۆوە ئەگەر فلستین تەجەسومە مەقاومەتە، سەرزەمینە کوردان تەجەسومە ئازادیە. حەزارەتە کوردان خود ئازادی و تەجەسوم و مادیەت و عەینیەت ئازادیە. و با بزانن لەم سەر و بەندەوە تێکەوتگن ئەم تەعەیونە ببەخشرێ لە سەرزەمینی کوردانە، ئەوەی مێشک و بیر و مەچەک و حزر و گەورەئی جەهانە، لە ئەمریکای لاتینەوە تا ئەمریکای شمالی، لە ژاپۆنەوە تا کورە،
لكرة حتى أوروبا خلق آزاد انقلابية جهان رومانتيكا بانيان تكنولوجي بانيان علم دانش متفكرين تين بو أو بستشويني وتجسم آزادية هرواك أوينن فلسطين تجسم مقاومته هاتما وسر أو قرانياني كمن لسرتاي دي بيتا كانم ليدم أقرينوا بلان بوكشوي بولادي كمان بو شارع كمان چون من غريبم إما أقرينوا بود صلاتك والليمان بزر كرابو إما أقرينوا بو شايستگی خاونداریتی ولات و سرزمین من كليمان بزر كرابو ومن أما أكمو بابزانن أم ديبيتا تولاني أوي لبروي من إنزاريكم هس برامبر بقمجة كلك لي ورگيرا وكان كرد باز والا امرو روجان داهاتو سالان رابردو ايمد دزبي خبوين لقليانا وقورتن قيران قوري ميجويان بو حزارة كردي تمدن كردان وجيار كردان دروس كرد بناو دوستكان بلام دوستكان مركان قرقكان لبيست مرة حليان درين همو ميجويان حل درين حزارتيان لبين بردين تبديليان كردين بكوملية إنساني تيهل درياقي رعية صفتي كوي لصفت للصبح ميجوة لأزل وبو أبد لأزل وبو أبد أواني وا امروج دم لي أدنو بيقو جيغيان هزك من تيمسري كواتا من لقراء إشاران بوكر كإيما أقرينوا بوكوي أقرينوا إما تشتيك من بناو برسا كردنية إما اللياقة خاون داريتي مملكة خومان لمن سن رياقسو وخوش من خبر من نبو بو توزيح أما من إشي دانيشم وچن ساعتك لسر أما بدوين أم دي بيتا ياران أينوس نوا تمام أوانيك إنسان كردين وأزانن إما لسروبندي غورانكاري غورة داين وأم غورانكاري تكليف جهان روشنكاتو تكليف إما روشنكاتو أو كاتي بودا أنين بزان هنگا وكان آيندين برو كويجي أگر تو قبول كي كإما لقماروي قمجي وقمجان دناين وأما حدود دو 100 صالة لسر بشتمان يك لدوا يك وامان بيكن وأحيانا أواني أمان قمجينن يكي خومانين دو ميديايا سي أوي تنشتمان جوار آموزا كمان بنج تمام أواني والم دنياي ماتريكسية گزارشيك أدن لبون بابزانن إنسان بيتشيروك ناتواني قصبكا إنسان بيتشيروك ناتواني قصبكا دبيت شيروكي كي سرطائي هبو بيت تاتو بتواني قصبكي تنانت إيوال ناو هر بنماليكا هر خانواديكا هر تايفيكا زمان تايبتيك تانز كوملي چمكو مصطلح تانهز كبس خوتان ليبتيكن لبروي باس شيروكيكا باس روداويكا كواتا تمام الذهنية إيما لسر شيروكيكا بزانن أوي كإيوة تحت ناو أدبيات كردية سوراني باسيكن بناو محمي ونالي ونازانم أمانة قشتيان حول يك شيروكن شيروك روج أزل شيروكي وبشر ولا بهشتا باغا عدنا ميوية معرفة أخوات دريك على بهشت وإستأوتو شام آشو بوغا وقريكي سي بقريتو بولاي إخوا تمام الداستان أمسا هرچيك باس أكالويك
من ڕۆی ماوەڵی گردین خاس و کەس جەوڕاسە بازار شاورەکەی ئەلەس جەسەر دوکان چەی شاوی سەرتوجاران وەرگرتم کاڵای باڵای نازاران هەرەمەسە دەورێ دەرساوقی وەلاوی مەحزوندا و لەیلاسا و بوویەر وەلاوی مەژنوندا جامێ جەسەحباوی دیاوی باڵاوکەت ئالوودەی غوبار تۆزە پاڵاوکەت بەو ناوز و ئیشوەوێت پێم دەرەوە جستەی پەژمردەم ئەحیاکەرەوە ئەم چیرۆکێکی سادەست لە فەرقەت و جودائیە ئینسانێکە کە گەرەکێ بگەڕێتەوە لای حەزرەتە دۆست تا لە لای ئەو بە مەئوا و ئارامی بگات و ئەنچێ مستەڵەحە دروسیەکەن هەر لەم وادیەسە فراق گدا فەقیر وساڵ نەیارای وساڵ خەیاڵە تۆمەن نەتاو بە دووری خەیاڵە تۆمەن دڵمەندەن لەبین خەوف ڕووجادا تەمامە ئەمانە بەیسی یەک چیرۆکە سادەیان هەست وەگەرم چیرۆکە سادە نەمێنێ تەمامە مستەڵاحات و عشق و عاشقی و هەڵقوڵان و داقوڵان و کزە و کزە کەسکردنە نامێنێت یانێ ئیتر معنایەکی نییە و جەهانە ئەمڕۆ گشتی لەسەر چیرۆکەڕوە ئێوەمانان هەر کامتان ئەگەر بابەتێ چیرۆکی داستانێک نەوێ قسێکتان بۆ کردن نییە ئەگەر تۆ فەمینیستی و هیچ دەرکێکە لە ژنبوون نییە و ناتوانانی هیچ گزارشێ لە جێگەی خۆت و لە خۆت و لە دنیاوی خۆت و لە گەورەیەکانت و لەم دنیا کە گەرەکتە تۆ دایڕژێنی تو بە ئێمە بێژی دنیای ژنانە چه شکلیە ناتوانانی ئەمە بێژی ڕووی چیرۆکێ دروستەکەی بەناو پیا و سالاری چیرۆکێ دروستەکەی دەروە دەر بە شوێنە ئەو ئەگەڕی بزانی پیاگەی لە جێگەیەکە مشتێکی دا لە ژنێ مشتێکی دا لە ژنێ ئەکەی بە کراسەکەی عوسمان چون تۆ ئەگەر ئەم داستانە بیسیکتە نەوێت شتێکە بەناو فەمینیزم پێت نییە بۆیە فەمینیزم دیاردەی ژنکوژی ئازار ژن تەئیدکەر بە وجود هێنەرەوەیە فەمینیزمە هەر بەم دەسە ئیسلامی وەزیدی ئیسلامی مولحید و ئیسلامی بازی یەکەندەکە یەکتریە یەکتری ئەهۆنەوە بۆ یەکتری اتفاقێکە لەم سەرزەمینە ئێمە کەوتکە ئەمەسە کە ئێمە نە لە دنیای ئیمڕۆ تێئەگەین نە لە ڕابردووی خۆمان ڕابردووی خۆمان گوم کردەگە دنیای ئیمڕۆیش تێناگەین بۆ دنیای ئیمڕۆ تێناگەین لەبەر ئەوەی کە ئێمە خۆمان هیچ پرۆسەسێکمان لە پشتی نەپەڕاندگە لە ئاخرەوە ئاخرین بەرهەم ئەگرینە دەسەوە و ئیدعا ئەکەین تەمامیەتە ئەم بەرهەمە هەنە ئێمەس لە کاتێکە دنیای مۆدێڕن وانە بۆ خاترەوەی لەمە تێبگەین من گوزەرا یەک گوزارشی بەم لەم دنیای مۆدێڕنە کە ئێمە واینتیە بزان ئەم جیهانە لە ئوروپا لەسەر چوار خوێندنەوەی ئیلاهیاتی و دینی تێت یەکێک دەورانە ئەنیمیستی و دەورانە تێکەڵبوونە تەکە تەبیعەت و خواست یەکی دەورانە فرەخوداییە دەورانە فرەخودایی خەسیسەکانە خۆی هەست کردەی واتیا ئەکشنی واتیا تەقدیرگەرایی و چارەنووس پەرستی واتیا و ڕووبەڕووبوونەوە لەگەڵە چارەنووسی واتیا و قبولکردنە چارەنووسی واتیا مەرگ بەشێکە لە زندگی و ئیمۆرتاڵەتی لێودا تۆ ئەگەیتە دەورانە تەکخوایی خودای واحد لە دەورانە تەکخوداییە ئەوجار تۆ ئیلمانەکانە ئەگۆڕێت تۆ ئیمانت هەست ئۆرتۆدۆکسی و دوگمات هەست یعنی کۆمەڵی باوەڕت بێ هەبێ پرسیار نەکەی سەبارەت بەوانە تا چه ئیتفاقی بکەوێت تا بە حەقیقەت بگەی بە تروت بگەی ئەمانە ئەبێتە دەستگاهە هەڵسوکەوت و داڕشتن و دروستکردن و کۆمەلگا و سازماندهیکردن و دەراوێشتەکردن و ڕوانگە تا عەسر مۆدێڕنیتە ئینقلابە عەقڵانیەکرێ لەسەر باوەڕێکی دینی شتێت بەو مەعنا کە خدا جەهانی لە باشترین و پەرفێکتەرین شێوە دروست کردگە و بەجێی هێشتگە بۆ ئینسانێک کە ئەبزارەکانە خودایی کە عەقڵ بێداگیسی بێ و ئیتر ئەو کاری بە ئەم دنیا نییە ئەمە دنیای دەلیلە دنیای عەقڵەوە پێشن ئیمانیەت
دنیای علمانیەت سێ قۆناغی هەست. یەک قۆناغە ئەوەڵی ئەقڵە کە کەرەستەکانی لۆجیکە، کەرەستەکانی شهودە، کەرەستەکانی شەکاکیەتە، و ئێشی تۆ ئەمە بخەیتە ناوە فەرایەندێک، ئەم ئەقڵانیەتە بخەیتە ناو فەرایەندێک چەککوش بخوا کە پێژن دیبیت، پابلیک دیبیت. بۆیە لە ئوروپا، لە فەڕەنسا، لە بریتانیا کافە حاوسەکان شەوانە پارتیە کۆمەڵێک بەناوە میدل کلاس کۆ ئەبێتەوە تا تەجەسومێک لە مۆدێرنیتە بدەن. بۆ دەبێ حتمەن دیبیت هەبێ تا پرۆگرێس دروست بێت. ئێستا تۆ لە بەرامبەر تروت یا حەقیقەت دینە پرۆگرێست هەست، لە بەرامبەر ئۆرتۆدۆکسیە و دوگما دیبیتت هەست، لە بەرامبەر فەیت و ئیمانە تۆ ئەقڵت هەست. کەواتە تەمامە ئەوانەی وا دەم لە ئەقڵانیەت ئەدەن بەنامە دکتۆر و پرۆفسۆر و مەعریفەتزان و قسە فرەککەر و ئەمانە لەم سەرزەمینی ئەمە جا حەزیەکە بە کوردی قسەکە، بە هەر زمانێکی تر قسەکە، فارسی قسەکە، تورکی قسەکە، عەرەبی قسەکە، دەبێ بە ئەم مەراحلە تێپەڕێت. یعنی ئەوڵان قسەهای ئەقڵانی بکە بە ئیستدلالەوە، بە دەلیلەوە، و بە ئیستدلالەوە و بە دلیلەوە بیباتە ناوە دیبیت، تا لە ناو دیبیتە پرۆگرێس دروست بێ. ئەمە پێژن فەرایەند، ئەمە پێژن ڕەوەند. بەڵام تۆ هیچ کام لەمانە ناکەی، مەحسوڵە نەهایی ئەگریتە دەستەوە و ئیژیت ئیترەوە چێوە چراغ و جادوم وا پێ و بیدەم لە هەر چێوە ئاکا. مەسەڵەن تۆ هیچ پرۆسەسێک تەی ناکەی تا شتێک چەمکێک بە ناوە دموکراسی مەعنا بە تۆ بە، تۆ هەڵەگەڕیتەوە و ئیژیت دموکراسیم گەرەکە، تۆ دەرک و دەریافتێکە لە دموکراسی نییە. وەکو ئەوەی کە تۆ ئێستا بەڕاوڕوت و دزیکردن و پوڵە نەفت فرۆشتن و دەڵاڵیکردن دە دەفتەر دۆلارە هەست و ئەزانیتەوە وەنەوشەیە بسێنی تۆ شەخسیەتت تیۆتاس. تەمامە ئەو پێشڕەفت و پێشکەوت و ئەمانە هێنە تۆس، دەسوەکە هێن تۆ نییە. تۆ بابایەکی پێێنیتە سەر گازێک بە سادەگی بتوانی بخڕی لە سیارەیەکە، هێن تۆ نییە کە تۆ دروستە نەکردە. تۆ مالکی هەی، ئەمە تۆ ناکاتە کەسێک کە ئەم پرۆسەسە کە تیۆتای تەولید کردە لێ تێبگەی. تۆ لێ تێناگەی، بۆیە ناتوانی عەرەبانەیە دروستکەی، ناتوانی دروستیکەی. تۆ لەم سەرزەمینە ئێمە کارێک کە ڕوویداگە ئەمەسە ئێمە هیچ دەرک و دەریافتێکمان بەرامبەر بە دنیای غەرب نییە. دەربێتن حاڵەت کۆمەڵی تەوسیفی ئەەکەین و پێمان وایە ئەم تەوسیفکردنە لە ئێمە متەفەکر دروست ئەکات، لە ئێمە مەرجع دروست ئەکات، یا لە ئێمە تەفەلسوف دروست ئەکات کە ئێمە ماڵە تەفەلسوفکردن نیین، ئێمە هەمە پرسیار دروستکردن نیین، ئەدا دەرتێرین، لاسکانی ئەەکەینەوە، ماڵە ئەم قسانە نییە. کەواتە ئەگەر لەمە تێگەین بۆ هەر ئەو قسەیەکە بەناوە گەڕانەوە و ئەو گۆرانیە وتم با من تەوزیحێک بەم. تۆ لە ناو مەسیحیەتە سی قۆناغت هەست تا مەسیحیەت مەعنا پێیاکە. هەم بەشێکی بەشە ئافرینیشیە کە تۆ وایتە بەهشتا و گوناحەکەیت و تێتە سەر ئەم دنیا و ئەپاڕیتەوە ئەگەڕێتەوە ئەو دنیا کە ئەمە لە هەموو چیرۆکە ناسیۆنالیستیەکانیشە و تەنانەت لە ماتەریالیستە دیالکتیکیە مارکسی شاکەڵکی لێوەرەگرێت. دەورانە کۆمۆنە ئەوەڵیە، هاتنە تەکنۆلۆژی، ئەبزار، مالکیەت، هەڵخراوبوونە ئینسان گەڕانەوە بوو سەردەمە دەورانە خۆشە کۆمۆنە ئەوەلیە. ئەمە لەگرە سێ قۆناغی تر لە ئیلاهیاتە مەسیحیە هەست. تۆ ئەگەر ئیلاهیاتە مەسیحی نەزانی ڕێنەسانس چییە، نازانی ڕەوشەنگەری چییە، نازانی ئەو نیگاهە کە لە تەکواحەدی و تێدبوو نگاهە ئەقڵانی چ شکڵیە، تێناگەی. مەسەڵەن نازانی کارکردە دیڤاین کۆمەدی ئیلاهیە دانتە چییە، تۆ نازانی کارکردە فاوستە گۆتە چییە. تۆ ئەسەن لەو دێڕی منە کە لە ئاخێزنامە نووساگمە ئینسان و کورد لەم دەورانە تێگەیش کە ئەستاندنەوەی ڕۆحە فاوست لە شەیتان کوێرە ڕێگەی بەلا ڕێدا چوونە، بەڵکو فاوست خودە شەیتانە.
ويديت دسكاورا تقي سريدي وحالي ما ناوي وديناقي بوشي إشي تيبقي تو إشي بوشي لما تيبقي وقت تو نيت أم دنيا وتي وسرقرد بام صوزي چمني ودل مسلمان ظاهر أرمني كاكا تو ودل وايت قرن شانزا وقيافة وايت دنيا يمروا ودل يشهنوز وايت ناو أو كجوكو كيوه هو كي لبزن كشي ماشينكي جيدي بادو ونو شسو تونكي كلفين كلين لبيكيتو بيتوايا بوغيتو شتي خود فكركي بوغيتو شتي كواتا لا مسألة بيغمبراية تشا تو إشي أما تيبقي لأديان إبراهيمي بيغمبري كتيد وعدي دنياي كي تردات يعني مسيح كتيد إجي من هاتو مجدبخشي ملكوتي خداوند بنبزوي أما بيغمبري كشاعرانة أو دنياي يوتوبيا تصور أكا إسا تو بيغمبري كي ترقركا بلكيش أمانة بكات وأم خلق برو أم سرزمين الجديد الرؤيائية هدايتك وأما أميرك تقركا كأم سرزمين تازة كشف كرياغا سقامي بيبدات دايم أزرينيد وهتايكا توم لما جراي خود مسيحة عبينيد تاو لحظي كأيكشن السليبو باشان مسيحيد للريقية بولوسوا مسيح مجدي هاتن ملكوت خوا ونددا بولوس أبي ببيغمبري كمردمك برو أو سرزمين ومسيح وتي أيوا بلام كونستانتينيوس أميرك مستقريك هر أما بابوين والسردمان كوين سردمان قودترين قوران كاريه كمودرنيتي ممكن كرد أمي كبيجن ألمانيات انقلاب عقلي كممكن بو بانقلاب فرنسا مادية جسميتي بياكر بانقلاب فرنسا سي قناغي تيجر سي كسايتي بو كسايتي أول جان جاك روسو بو شاعر فيلسوفيك كالدنياي أقلاني تخيل كرت بقرارداد وقريبستي كومالايتي كأكري كومالغايك دروسكي لسر أقلانيته وبيد خالة خداوند كللايان خلق وإدارة بكري جان جاك روسو بقريبست كومالايتي تصوري كرت شاعر فيلسوف بو فوي تيكر وكو مسيح وأما ماكسيميليان روبسبيير بيغمبريك بو كقومي برو أو سرزمين يوتوبياي وعد بيدريا قبرت وأما نابلئون أميرك بو ومستقري كرت أما جيرانوي همان داستان روبسبيير بخويني تو دقاو دق وزعية مسيحة دق و دق چه لجريان جيانيا چه لوكيل بونيا چه لوكيليك لفقير كان ايكا چه لدوران يعقوبيان وجاكوبون كان چه لقدرتك كاريزمائيك كل جوش وخروش خلقو بتايبتي شروال الله بيكانا هسي او وقت كلمه كارجر وبروليتاريا نبو روبسبير حتى لدانان دوران الترورا همان دق أسطوركاني هاوردوا همان دق قرباني كردني كإنكا كان أيان كرد مسيحية كان أيان كرد قرباني كردني كوايكينغ كان أيان كرد قرباني كردني كلكات شرابو سركوتن تول للش خود قرباني يكي لإنسان قرباني يكي تا يك
خوێن بجۆشێتە ناو پەیڕەوانت. 2 دوژمنت لە تۆ بترسێ. 3 تابوو بشکێنیت. ڕۆبسپێر بە مستەقڕکردنت دەورانە تەرۆر لە فەڕەنسا تحتە ناو دوژمنانە پلەنگێڕێک بە ئیمپراتوریە هەبسبورگ و بە ئیمپراتوریە پرۆس و بریتانیا و دانمارک و ئەوانەی کە گەماڕۆیان دابوو کە ئینقلابە فەڕەنسا نابوودکەن تەمامە دوژمنانی کوشت قوربانی کرد. خوێنجمانێکی دروستکردە ناو لەشە. خەڵکە تازە ئینقلاب کردو بۆ خوڕقاندن و زایاندن دنیای جدید. 2 پەیامێکی وازەهیدا کە ئێمە وا ئەکەین لە خۆمان داخم چی بکەین لێەوە. و ئەمما پەیامە 3 شکاندنە تابوو لە گشتیان مهمتر بوو. قەرتاندنە کەلەی سەر لویە 16 و ماری ئەنتوان ناگەڕێتە دەوا. دنیا ناگەڕێتە دوا. تەواو بوو ڕێگەی بەرەو دوانەما. ئەمما ڕۆبسپێر ئەیزانی لەسەر و بەندێکا کە باوەڕ بە هیچێک نەماگە تەنیا شتێکە لە زەهنی ئینسانەکان ئەمێنێتەوە ئوستورەس میتە. ئەوەی لە زەهنە فەڕەنساویەکان ماوە ئوستورەی مەسیح بوو. بۆیە ڕۆبسپێر وەختی تەمامە دوژمنانی کوشت ئەیتوانی ببێ بە پاشای فەڕەنسا نەبوو. کونجە ئۆزڵەتی گرت لە دەسەڵات کێشایە دواوە. لە ئەوجە ئەو وەختەی کە ئەیتوانی دەسەڵاتەکە بگرێتە هەندەسە خۆی تا شۆرای پاریس ئەوەی کە ئەوانە وەکو سەگ لێ ئەترسیان و بەهۆی دەسەڵاتە ڕۆبسپێر بوو کە ئەمڕۆ توانی بوویان بە ڕاحەتی پاڵی پێوە بنێن تەوتەئەی بۆ بکەن و بیبەنە دادگا ئەینە محاکمەی سۆقرات ئەینە محاکمەی مەسیح. ڕۆبسپێر لە خۆی دفاعی نەکرد، نەفرینی کردن. ڕۆبسپێر دەرنەچوو، پێیان وت دەرچووە دەرنەچوو. پەیڕەوانی دەوریان گرتیان قوتارت ئەکەین فەرمان بدە خەڵک خیامەکە. نەیکرد. وەختێ بردیان بۆ گیۆتین نزیکی بوونەوە وتیان خەڵکەکە حازرە قیام کات. پەیڕەوانی لە دەوروبەری بوون، فەقیر و هەژار لە دەوروبەری بوون، شەرواڵ لە پێکان لە دەوروبەری بوون. منتەزەر فەرمانێ بوون لە زمان ڕۆبسپێر بێتە دەرەوە هاوارکە. نەیکرد. تەنانەت سەربازێکی فەڕەنسەوی فیشەکێکی دا لە ناوت دەمی ئەینە مەسیح و مەسائب مەسیح. خوێن ڕژیا بە تەمامە گیانیە فەرمانی نەدا. و ئەینە مەسیح هەروە کە یەهودیەکان تفو لەعنیان لێ کرد گەیە سەفە کە بەرەو گیۆتینەکە بڕوا سەفە شاکیان تفیان تێ کرد. و ڕۆبسپێر ئەعدام بوو. ئێمە ئەم ڕەوەندەمان تەی نەکردەگە دەرکیشمان لێ نییە فڵتەفڵتەکەین. نە دەرکمان لە چیرۆکە، نە دەرکمان لە داستانە، ئێمە کۆمەڵی ئینسانە بێشەخسیەتین. بێشەخسیەت پەرسۆناڵیتیمان نییە، کارەکتەرمان نییە. بۆ نیسمان لەبەرەوەی کارەکتەر لە کردە دەرەکەوێ. ئێمە هیچ وەخت کردەمان نییە، بۆیە کردەمان لێ دەرناکەوێ. مەساڵێک بەن تا تێبگەی منزورە من لە کردە چییە؟ تۆ ئەگەر نووسەربی ئەدیبی گەرەکت بێ ڕۆمان بنووسی، دراما بنووسی، سناریۆی فیلمێک بنووسی، دانیشی کاراکتەر دروست ئەەکەی، شخصیت دروست ئەەکەی. ئەم شخصیەتە هەڵگر زاهرێکە. ئەم زاهرە لە زەهنە خوێنەرا کۆمەڵێک پێش قەزاوەت دروست ئەەکا. کۆمەڵێک نیشانەی واتیە و ئەم کۆمەڵ نیشانە کۆمەڵێک بەها لە دەروونە ئینسان دەرەخا. نەزان چوزان و جەبیرونەوە من چێشم مێشۆ جە دەروونەوە. بۆیە نووسەرە موافق مەسە وەختێک کاراکتەرێک دروستەکات هەموو ڕەفتارەکان هەڵس و کەوتەکان ئەو کاراکتەرێک لە تەرزە لەباس پۆشینی، لە تەرزە ڕەنگێک انتخابیەکە، ئارایشت دەموچاوی هەڵس و کەوتنی. خەریکە دەریە خامە هەڵگرە چ بەهایەکە، هەڵگرە وەفاداریە، هەڵگرە عشقە، هەڵگرە خۆشەویستیە، هەڵگرە ڕاستیە، هەڵگرە شەهامەتە، هەڵگرە چ بەهایەکە. بۆیە لە قۆناغە بەعدیەوە ئەی خاتە ژێرە وەی شومە و ئەی خاتە ژێرە گوشار گەورە
تا لە ژێرە گوشارە گەورە دەربکەوێ کە ئەمەی کە ئێمە لە زاهری تێگەیشتین کە ئەگاتە سەرە هەڵبژاردن کامیان هەڵەبژێرێ؟ وەفاداری هەڵەبژێرێ یا بێوەفایی؟ گەورەی هەڵەبژێرێ یا بچووکی؟ کامیان هەڵەبژێرێ؟ ئالەگراسە کە داستان جەزابەوێ، کەواتە تۆ لە داستانەوە لە شخصیت پەردازیە لە ژانڕێکە تۆ یا کەسێک لە شەڕی لەگەڵ خۆیان دروستەکەی، یا لە شەڕ لەگەڵ ئەوی ترا دروستیەکەی، یا لە شەڕ لەگەڵ تەبیعەت و لەگەڵ موحیت و لەگەڵ ئەترافە دروستیەکەی، وەکو سپید دەندانە جەک لەندەن کە متعسفانە و کشتە لە دنیای ئەمڕۆ مردم وەنە خەمزەیی بووگە کەس نێگەرەکە تەکە تەبیعەتا دەرکەوێ، تەکە موحیتا دەرکەوێ. بۆیە ڕۆمانەکانی دنیای ئەمڕۆ خاڵین لە موحیت، خاڵین لە ئاشۆی تەبیعەت، بگژە تەبیعەتا چوون، دەست و پەنجە لەگەڵ تەبیعەتا، لەگەڵ سەختاییەکانیا، لەگەڵ دڕندەکانیا نەرمکردن غایبە. کە ئێمە چیرۆک ناناسین، مشتێک گەمژەین، حەچتە چی پێکمان پێدەن گۆرانی ناناسین، زێهنمان ژەڵەژیاگە دوو تیرە ئامان جێ ناگەینین، تەسویرە ئەوڵێک کە پێمانە فرۆشنەوە تەسویرە پێشمەرگەز. تەسویرە پێشمەرگە چه شکلیە؟ دانێ کاوراز دەسێ دەمە قۆپانە کوردی کرد، سادە سادەی سادە سادەی چاومان خەریکەی وێنی دەسێ دەمە قۆپانی کردکەسە بەر وا لە ئەو شاخ و داخە کڵاشینکۆڤێکی ژواوە دەسەوە. خۆ ئێمە تەسەوەرەکەین چ ژیانە سەختێکە و ئەڕواتە ئەشکەوت و برسێسی و فیشک بەلای گوێ ئەگیزێنێ و سکێ تێر و سکێ برسی و سەرما و سۆڵە و ئەمانە. ئەمە لە زەهنە ئێمە احترامێک دروستەکە، پێمان وایە ئەم پیاوە وا لە لووتکەی وەفاداریە، وەفاداری بەخۆی، وەفاداری بە خاکی، وەفاداری بە خەڵکی، وەفاداری بە ئارمانی، بە ئیدەی، بە باوەڕی. ئەم ئینسانە سادق ڕاستگۆیەکە، تەکە خۆیە تەکە خەڵکە. ئەم ئینسانە ئەمانەتدارێکە. ئەمانەتێکی لە گەورەیە ئێمە هابەدەسەوە چووگەسە ئەوێ وێسیاگەوە لەسەر ئەمە ئەوێسێ. ئەم ئینسان عاشقە، عاشق خاکە، عاشق خەڵکەکەیەتی، عاشق ژینگەیەتی، تحمل بیانی ناکات. ئەمە تەمامە ئەو بەهایەکە کە ئێمە لە دیمەنە سادەیەک دانەیەک ئەسڵ هەوەدەست بەناوە پێشمەرگەیەک بین. بەڵام ئێستا ئەگەر ئێمە نووسەر بین ئەم پێشمەرگە ئەخەینە ژێرە گوشارێ بزانین ئەم پێشمەرگە ئەمە هەست یا ئەمە نییە. 1975 بە فەرمانە مەڵا مستەفا 250,000 نیروی مسلح ئەسلحەدانی کەواتە هەڵ ئەبژێرێت کە وەفادار نەوێ بە کێ؟ ظاهرەن تەمامە وەفاداری بە مەلا مستەفاس، تەمامە وەفاداری بە مەلا مستەفاس ها. ئەگەر ئەسلحەی دانەنیایە بێوەفایی لە حەقە مەلا مستەفا کردەوە. ئێمە ئەوێنین ئەم 250,000 تفەنگ وەدەسە دەرکێکی لە زەمین نییە، لە مەردانگی نییە، دەرکێکی لە وەفاداری نییە، دەرکێکی لە عێشق نییە. نیسی اشتبامان کرد، غەڵەتمان کرد. ئەم ئاغا تفەنگچی مەلا مستەفاس، ئەم ئاغا سەربازە خەڵک نییە، سەربازە کورد نییە. هەر بە یەک فەرمان کۆ بێت و تەمامە ئەمانەی کە تەحتەناوە کۆمەڵە و دموکرات و پەکەکە وەختی ئەکەونە ژێرە گوشار نەمەردانێکیان دیاوێنی کێشە هەڵبژێرێ ئیمانی بە ئارمانی بوێت نیسی. دانێ پەکەکەی ئارمانی ئەنارشیزم بوو، ئیکۆلۆژی بوو بە سەربازە سپای قودس، بوو بە سەربازە بەشار ئەسەد، بوو بە سەربازە ئیاڵاتە متحدەی ئەمریکا. تۆ هیچ ئارمانێک نییە، تۆ وەفات بە ئارمانێک نییە. و فارسیژن با مادەران زەنا کنی، با دەگەران چ کار کنی؟ ژێ لەگەڵ دایکی خۆتا زەناکەی، لەگەڵ خەڵکیە چیەکەی. تۆ ئیمانێکە نییە، تۆ ئارمانێکە نییە، تۆ وەفاداریەکە نییە. تۆ تا دوێکە ئەدوت چەتەکانە داعش ژن ژینۆلۆژی ئازادی 70-80 هەزار کەنیشکە پلکەشۆڕە
چۆن دەسەڵاتە ئەحمەد شەرە قبوڵەکە یەکی نەترازیە ئەحمەد شەرە بکوژێ تا ئێمە تراژدیمان بوێ تا ئێمە قەهرەمانمان بوێ تا ئێمە چیرۆکمان بوێ تعریفیکەینەوە ماڵ کاولینە 100,000 نەفەرتان لە ڕێگەی کورتبازی کوژیاگە 1 نەفەرتان چیرۆکی هەسی بێجگە لە مشتێ چیرۆکت دروستنانە کە معنای نییە ابتدای نییە ئینتهای نییە چۆنێتی دروستبوونە قەهرەمانی تیان نییە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی تیا هەشێکی تیانی داستانە خەتی ئەحمەقانەیەک کە 5 قەران هیچ کە لەم دنیا نایسێنیت بۆیە ئێوە کاراکتەرە هیچ فیلمێک نیەن ئیلهام بەخشە هیچ ڕۆمانێک نیەن هیچ نۆبەڵیتیەک ناگرن هیچ جایزەی نۆبڵێک ناگرن بۆ ئێمە چیرۆک نازانێ ئێمە نازانین نیشێ ئێشێ شتێکمان بێ بەناوە کاراکتەر ئێمە تیپ ئەناسین تیپ شخصیەتی دووسی دەمەقۆپا تزوێحی قەسوە گەڵی داوپن بڕۆیتە دێ و ئەمە تیپە کوردە کورد شخصیەتی نییە تیپیس هەروە کە ئێمە مەسەڵەن مهم نییە کە ئێمە فیلسوفوین ئێمە عینەکێکەکەینە چاومان کۆمەڵێک کتێ و لە پشت سەرماندانین فڵتە قسەکەین ئەوە تیپە ڕۆشن فکر تیپە ڕووناکبیر ئێمە قەرار نییە ڕووناکبیروینە ئێمە قەرار نییە فیلسوفینە ئێمە قەرار نییە پرسیارە فەلسەفی بکەینە ئێمە دەرکێکمان لە پێشکەوتن نییە پرۆگرێس نییە چون ئێمە ئەسەن فەرایەند تێی ناکەین ئێمە فەرایەند ناگوزەرین لەسەر خۆمانە ئەجی مەجی لا تەرەجی ئۆخەیکەنی باڵا بەرز ئەوە دەرهات ئەو فندەکە و ئێمە چەرخمانە سو و شیرین و ئەتوانین چەرخ لێ بین و حاڵیمانە و خەڵ چەڵخە چۆن دروزێوێ چەخماخەکەی ناتوانین دروستکەین ئەوە یۆرۆی قیمەتی نیە تۆ چەخماخەکەی ناتوانین دروستکەین ناتوانین دروستیکەین کەواتە تۆ کولەن فەرایەند پاکەکەی تۆ تا ئەگەیتە کوێ گەمژە کەڵک لێ هەڵگیراوەکانە کورتبازی ئاگام لێتانە لە ژێرە ناوە تینک تانک وانە ناو بازیەکەی دەوڵەتە ئێرانی یاڵەت متحدەی ئەمریکا و ئیسرائیلە ئێستا گەرەکتانە موەسسەسە سازی بکەن بێژن موەسسەسە قسە ئەکا ئێوە بیستەکتانە و نایزانن ئێوە فکرەکەن هەر کامتان بچێتە دانشگا مەدرەکی دکتۆرا بخاتە گیرفانی بووگەسۆ ئێمانوێل کانت بووگەسۆ ڕۆبسپیێر واقعەن ئێوە فکر ئەکەن ئێوە شتێکیشتان وا پێ تەحتە ناوە مەعریفە فرەژیرن حاڵیتانە ئێوە لە فیڵدە کاریەکەی خۆتانە چەنن لە دنیا چەنن تۆ چۆن فکرەکەی کە زوان ناسیت خوێندەگە ئەتوانی ئەدەبیاتە ڕەهایی بەخشە کورد دروستکەی تۆ چۆن فکرەکەی ئایتی و کریپتۆکارەنسیە خوێندەگە ئەحیانەن ئەگە خوێندوێتت ها فکرەکەی ئەتوانی کارێ بۆ کوردیە چۆن فکرەکەی ئێکۆلۆژیت خوێندەگە ئەتوانی کارێ بۆ ڕزگاریە کورد بکەی ڕزگاریە کورد لە چی لە کێ تۆ هەر تەشخیصە داگە ئەمە ڕزگاریە ئەمە گەیشتن بە کۆمەڵی مافە پرۆبلەماتیکای کورد چییە تۆ کی ئەم فکرانە داتە سەرە وەنگەهی تۆ ئەم فکرە بە کی ئەفرۆشی تۆ ئێستا ئێمە دەوڵەتین موەسسەسەین کین تۆ ئەم فکرە گەرەکتە بۆ کێ بفرۆشی ئەمە جادووی جەدیدە تەردەسیە شعبەدەبازیە گەرەکتە کێ بگەوجێنی کە ئەمە ئەحمەق لەم دنیا بگەوجێنی گەرەکتە گەماڕۆی کێ بدەی تحتە ناوە پڕۆژەی دەرهاوێشتە کریار لە تینک تانکە کوردی بازیە کێن ئێوە کێن دەقیقەن کێن ئێوە بە من بێژن ئەم پرۆسەسە ئێوە پیاچووبین کێن ئەم فەرایەندە کە تۆی هاورگەسە درۆت و کێ پەخمەیەکی چووگیتە دانشگا مەدرەکی وا لە گیرفان تا کەرەکەرەکەی دادەی لەو معرفەت و دانش و تێگەیشتن و فڵتەفڵتانە دابڕژێنە دەرەوە ئێوە هیچ کامتان نازانن لە ئێران چ خەوەرە هیچ کامتان هیچێکتان نەکردگە چاوەڕوانە قەزا و قەدەر و شەپۆلێکن کەوتکە سەڕێ چۆن ئەم شەپۆ لە بەلای تۆوە ئەشکێتەوە ئەگەر تۆ هاوکارە دەوڵەتە ئێران نییەی
ئەگەر تۆ هاوکارە دەوڵەتە ئێران بۆ قوتارکردنە دەوڵەتە ئێران لەم قۆناغە نییەی فیتە هەرکە وا لە قنتە حیزبە کوردبازیە دەوڵەتە ئێرانە مستەقیم و غەیرە مستەقیم من پێت ئیژم ئەوەی کە کورد خەریک بوو تەیە ساڵان مەشیایە پێی بگایە گەڕانەوەی لیاقەتە ئیدارەکردنە سەرزەمینە خۆ بە تەمەدونە خۆ بوو مەرتیکە ئەژغاڵگەر بیانەیەک هاتکە بازارسازی کردگە کۆرپۆرێشنێکی دانیاگە لیاقەتی لە تۆ سەنگۆسە تۆ ئەقڵەوەمە ئەگا گوێرەکە ئەگا ئێژێ سوورا و سپیا و جاڕووکاریە سوورا و سپیا و جادوکاریە خاڵ خوارشتە دایم دیارە ئەدا ئەتوارە کوێ دەرتێری خاوەن معرفەتت چیت کام پرۆفسیت کردگە کام ڕۆبەسپێری کام ناپلئۆنی تۆ پەخمە تۆ هەنووز نەتفامی جارێ لە چەمکە کوردۆ دەست پێ بکەی جارێ تۆ بفامی لە چوار گزارشێکا کە لە تۆی ئەکەن بە عینوانە کورد تۆ زوان نیەی پەخمە تۆ نە زوانی نە ئێرقی نە نژادی نە قەومی تۆ لە ئاوێنەی دیگەرانە کە بەناو کورد ناود ئەوەن ئەوە باست ئەکەن لە یەکەم دیمانە لە شاهنامەیە چاپ بەمبەئی لە شاهنامەیە تەسحیحکریا ژوول مۆلا ئەگاتە داستانە زەحاک و فەریدون ئەو جێگەوە تەباخەکان گەنجێگە کوژن گەنجێک فەراری ئەدەن بۆ کەش بۆ ڕۆژە قیام و ڕاپەڕین ئەژێ کنون کورد ئەزان تۆخمەدارەت نژاد کەزاباد ناویەت بدل بەرەشیاد بود خانه هایشان سراسر پلاس ندارند در دل زیزدن هراس او گنجانی و هنرن برو او شاخو داخل دماونه استا نژاد کرد لوانسه که هیچ بیروکیک لآوانی بخیالی شانانایت یعنی مشتی وحشین نین آوائیه أقوالك ولا آوائية ده صلاة كوملايتي ولا آوائية ده صلاة قشتي لك دروسوي لا آوائي دروسوي لا آوائي دروسوي آوائي تكويرانيا لفارسية كي كبالام لناو زوانا إيما آوائي وشولواني هز نكتة دوم لمقدمية كتاو مسنوية معنوية نیکلسۆن نووساگێسی باس لە حساموددین چەلەبی ئەکا کە باوکی کوردوگە حساموددین چەلەبی ئەوسە وا مەولەوی ئەم کتاوە مەسنەویە معنەویە بۆ ئەنووسێ ژێ حساموددین چەلەبی لە باوکێکی کوردی کە ئەمسەیت کوردیەن و ئەسبەحت عەرەبیەن بووگە دکتۆر سروش ژێت کورد یعنی جاهل نادان نەفام بێعەقڵ کورد یعنی جاهل نادان نەفام بێعەقڵ تانەی داگە لەوەی کە ئینسانێکی جاهلی نادانێ بێعەقڵ شەو لە حەوزەیە عیلمیە خەفتگە سوحا عالم بووکە عەرەب بوویت عالەمەویت ئەمە دووەم تا ئەگرا زوان نەبووە خوب بوو خسڵەت بوو لایف ستایل بوو زوان نەبووە نەژاد نەبووە وحشی بوون نەژاد نەبووە ئەو شەرەفخانە بەدلیسیە وا ئەی لێسنۆ ئێوەی فاسد وا تەدریسیەکەن لە مقدمەکەیە ئێژێت نەقڵە دوای ئەوەی کە هەنیئەنێتە ژێرە باڵتان نەقڵە کە الأكراد طائفة من الجن ئەمە یەک دوو ئێژێ لە ماوەراء البحار کابرایەکی شاهزادەی کورد هاتوو پێغەمبەر ئیسلام بوێنێ پێغەمبەر ئیسلام چاوی پێکەوت ئەوەنە قیافەی قەڵبەزەن و خەوفناک و ترسناک بوو پێغەمبەر خەوفی کرد پێغەمبەر خوا خەوفی کرد وتی تۆ کێ وتی ئینی من الأكراد یا رسول الله پێغەمبەر دوعای کرد وتی ئەم گەماڵە نەخۆی نەملەتەکەی و حەیاتی یەک نەگرن یەکگرتن دیاردەی جەدیدێکە دیاردەی جەدیدە بۆ شناسازی دەوڵەتسازی و بازارسازیە
سەکبابێک حەفسە ساڵەوە پێشۆ نەیزانیگە یەکگرتنیانی چی نەیزانیگە بە چ کەڵکێتێت ئەم تۆمە بەناو محەممەد پێغەمبەر ئیسلام خاتە دەمە ئێژێ ئەم کووردە ئەوەنە کە لە ڕق و منافقن بێجگەلە کەلەمەیە لا ئیلاهە ئیلا الله لە هیچێکە وەحدەتیان نێتەکە یەکتریە ئەژێ ئەم کووردە ئەوەنە مەوجود عەجیبێکە بەکارە بچووک فیتنەی گەورەکە بە شتە بچووک فیتنەی گەورەکە ئەمە هەر لە مقدمەکە ئەژێتیە پاشان ئەژێت هەر کوردێک چوار ژنی هەست ئەگەر پارەداروێ هەشتی هەست ئەگەر ئەو خسڵەتیان نەوایە کە خوا پێیانی داگە منافقن ناو یەکتریە و بە فیتنەی بچووک بە چتە بچووک فیتنەی گەورەکەن دنیایان خوارد و دنیایان نابوو دەکرد یعنی تۆ هەر بە گوێرەی ئەم تاریخ دروستنانە مغول نەبیت کە لەسەر پەڕاندوێ ملیۆن گوان نفرینە بکەن وا و کورد دنیای خوارد بۆ کاکەیمە کێ بووین تاتار بووین مغول بووین ئەرێ بۆ ئەسینیون تایفەت من الجنیان ئەی بۆ المغولون تایفەت من الجنیان ئەتراک تایفەت من الجنیان تو سیرکە کابرا خەریکە چیت لێ ئەسێنێتەوە ئەمە خەسڵەت نەبوو خۆوە ئەمە ئەحکامە زوان نەبووە کشتی خسڵەت بوو و ئەمە ئاخرین نوکتە هەر ئەو بێشەرەف الدینە بەدلیسیە وا بوو گەس و خوای ئێوەیە کورد باز گەمژەکانێ کەڵکە لێ هەڵگیراوە بۆ حاکمیەت و دەوڵەت کە ئێمەی کوردتان و حەزارەتە کوردیتان نابوود کرد مشتێک گەمژەی بەچکە دەهاتی بێدایک و باوک وانە فکر گەڵ و ناو خۆتانە حەج کامتان ئەمانتانە نەوت وا منیستەیەژمی هەر لەو مقدمە ئێژێت کورد گەرچی حدودان عالمیشی هەست ئەمما کورد نووسینی خۆش نییە خۆشخەت نییە بۆیە نایوەنە ناوە بارگای دیوان سالاری و ئیمپراتورەکان هەروە دەردی شواری و تێهەڵدریاگی و کۆڵبەری و خوێڕی گەریەخوا ئەم گەماڵ باوکە ئەسبابە گەورەی تیان نییە خەتی خۆش نییە ئەمە زانی وەسەچی وەسا هەڵگەڕێتەوە بێژی ژینی کورد گشتی لە مێردەزمەکە ژینی کورد زەریفە بەڵام لە مێردەزمەکە ئەمە زانیان چی یعنی بازاڕە هەرچی ژنە دایەخی نەحبحبێنە ئەتوانێ بکان نە زەواج ئەتوانێ بکان نە ئەتوانێ بوێت و دایک نە کەسی هەڕواتەوە دەوریا زەریفەس بەڵام شێتە زەریفەس بەڵام وەسە پیاکە بردوێتە ناوی تەختە خاوتەکە خۆتە تۆ ئەمە ئەفامی یا نایفامی تۆ ئەمە نافامی وەلێ ئەمتە بارها تکرار کردەوە تۆ نەدوت بوو ئامدانە ئەم گوزارشە لە کورد دەکەن ئیلا ئەوەی کە خەریکن لیاقەتە مالکیەتە دەوڵەتی و تەمەدونی لێ ئەسێنەوە تو کەی مشتێک کێوی بزن و وەحشی نادانە فاسد و ئەستعدادە حەجێکە نییە پەراوێز خریاگە حەزارەتە ئێرانی ورد و دەرستان ئەمەندانە تکرار کردو نەموت تۆ داستانە نەوێ قسە ناتوانی بکەی تۆ داستانە ئافرینشە نەوێ تاریخ نییە لە دنیای ئەمڕۆ تۆ بەچی مادی فاسد بەچی مادی تۆ لەکوێ تا ئێستا پرسیکتە مادی یعنی ئێمە میدیاین بەچی میدیای ئللا ئەوەی کە لە کتاوە جێنیسیسا باسەکە کە میدیا کوڕ یافس بوو یافس کوڕ نوح بوو تۆ کەلەمەتە لەوێ هاوردە و تاریخیش یەهودی بۆتی نووساگە گورە کاول تۆ نازانی جەددە پەنجەم و کێوگە نازانی چۆن ژیاگە خۆی چۆن تەمین کردگە ئێستا تۆ زانی تو کوڕ مادی تۆ نەتفامی چیان لێت سند نەتفامی بە ئێستا تۆ متەفەکری تینتانک داعانی ئەتینکێنی پاشان تۆ بیر ئەەکەیتەوە بیر ئەدەیتە دەسە سیاسەتمەدار ئەزانی چی ممکنە واقعا تۆ سیاسەتمەداریش هەست بیرکەریش هەست چی ممکنە کاورێک کاول چی ممکنە تۆ ئیشی ممکن دروستکەی ئیشی دروستکەی ممکنی کەی ئێشی لە هەرچی کەرەستەس کەڵ وەربگری ئەوەی مەبەستە دەراوێشتەیەکی وە دەری لێریت سیاسەتمەدار بیرەکەتەوە چی ممکنە یا سیاسەتمەدار ڕوودا و ئەخولقێنیت سیاسەتمەدار بەرەو ئەو مەسیرە ئەیوا کە دڵی وا پێوە دەی سیاسەتمەداری خۆی نەتوانێت بیخوێنێتەوە تۆ بووی بخوێنێتەوە سیاسەتمەدارە
زەخمە تۆ نەتوانی ئەوزاع ئێران بخوێنی تۆ ئیستە فکرەکەی ئامریکا تێ ئێران ئەخا و تۆ پەلەپەل گەرەکتە بڕۆی فدراڵی بچەسپێنیت دێ ئەوە نەبوو هەرچیشتدایان ئەوەسە ئاغای پزیشکیان خودمدیریەتی ئوستانیدا و ئوستاندارەکانی تەبدیل کرد وە ڕیاست جمهور تۆ قسەیەکی تر ماگە بیکەی ماکتە با بزانن کورد ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ تەمەدون کوردان ئەگەڕێتەوە بۆ تەمەدون ئازاد کوردان ئەگەڕێتەوە دەسەڵاتێک وا 200 ساڵە لێیان زەبت کردگە چرکەیەکە لە مێژوو وە کورد هاوردیەوە دەوڵەتە ئێرانی لیاقەتە ئیدارە و مالکیەتە سەرزەمینی نەما مشتێ دەستنشاندەیە جاسووسە موساتە یەهودیە بەرساختەیە بێتەبارە بێ ڕیشە لەم سەرزەمینە تەواو بوو هەم لە ماژەرای 1320یانە تا 57یانەوە تا شەڕە کەزائیە 12 ڕۆژەیانە کە ورد و دەرسیان ئەتەهام جاسووسیە موساتیان وا لەسەرەوە تۆ غەڵەت ئەەکەی ئەمە لە ئێمە ئەسێنی تۆ غەڵەت ئەەکەی بەناوە کوردبازی فاسدە کوڕە فاسد لەسەر ئیداریە مەحەلی ئەوێسیت جرتان ئەدەم با بزانن ها وا ئیستە ئوستاندارە سنە و ئوستاندارە کرماشان ئەکەونە ڕقابەت سنەی و کرماشانی لەسەر پوڵ و داهاتە منتەقەیی کوڕە فاسد تۆ ئیتحادە کوردی دروست ئەەکەی تۆ دروستی ئەەکەی تۆ ئەگەر دەوڵەتی ئێرانی باش بداتۆ بۆ خاترە منە باداتۆ تۆی خوێڕی گەورەکە بۆ خاترەوەی دەنگی من کە بکاتۆ کێشەیە کورد لە حەزارەت و تەمەدون لا بووە بواتە سەر حقوق تا تۆی حیز تحت ناوە کەسب حقوق مردمە کورد کاولکەی تەمەدونە کورد کاولکەی با بزانی ئەمە شەڕە تەمەدونە شەڕە تەمەدون شەڕە خودائیە با بزانیت و تۆ ناتوانی دەخاڵەتە وای تێ بکەیت پێستان ئەگرمەوە پێسە تەکتەکتان ئەگرمەوە و با بزانی فڵتە فڵتکەرە درۆزن ئەگەر تۆ سۆحای ئستقرارە ئەمانە دانەیە قسەت پێ نامێنێت من لەگرا حتا کاکەشان قسەم وە پێ و سابتم کردگەم فەزا من دروستی یەکەم حاڵی تا بوو بە خۆتان و بە حکوومەتە ئیقلیمتان و نەتانەموت حکوومەتە ئیقلیمتان تەواو بوو پێتانم نەوت بووە شارەوانی هەولێر و سلێمانی بێسن وە دیاریوە ماگە بگەڕێوە گیانتانە خاس ماگە بگەڕێوە گیانتانە ئەگەر ئەم مردمە گەورەی تیانە ماگەوا گەورە هات مشتێ بەچکە دەهاتی و توولە دەهاتیە حیزە تەجاوز پێکریا لە پشت ناوە مەدرەک و دانشگا خۆ نەخەنە دەروا من ڕوسە تەکتەکتانە کێشم ها و ئێوە ناتوانن ئەم بازیە بە نەفع دەوڵەتە ئێران تەواوکەن دەوڵەتە ئێران تەواو بوو بە حەیاتی ناگەڕێتەوە سەر ئەم سەرزەمینە بە حەیاتی وجالك يتر كردان قبول ناكن حاشية تمدن كسون تمدن كردان لمقابلة تمدن جودو كريستيانيتيا ويسياقة لمقابلة تمدن إيرانية فاحشية يهودية ويسياقة ناروا تدواوا ونارنا وأنبازية كإيويكن إيمة تجسم آزادين تجسم تمدن آزادين وباب زانن ومن لمسر وبنده مجال هناسة كيشان بيق نفرتان نادم بياغن لامتداد أو متنواء مداي أرجينين وأچن بروكاركن لمقابلة أما كاربكن وفكركن بحاتان بياكرق دولة إيراني وأرباب أمريكاي وإسرائيلي نانتان بيأدا بيس خوتان وأرباب أمريكاي وإسرائيلي تان بلغش كسيقا كني بتاي بتي إيوه معنان مشتي دروزنا فلت كرف فاسد جادوگر بي أوي تيكردنا حيج بروسيسيك لپڕێکەوە جوجە چێوێ ئەگرێتە دەست و من فرە ژیرم وا پێم دەورانە جادوگەریەوە تەواو بووها و جارێکی تر ئێمە ناگەڕێنەوە دواوە کەوتگە ئەکەوێ ڕاست ناوێتەوە تەواو بوو بڕێن بزانین کوردی قەومی ئیتنیکی چەندێ تێرێ ئیدارەی ئوستان بەنە دەستە تۆ فاسد تۆ
پڕی لە باگ جنسی و پڕی لە فەقر و پڕی لە کەسافەت لە مەحموود سەنگاوی و خێڵە بارزانی و خێڵە تاڵەبانی فاسدترەوی تۆ تجاوز ناکەی وەو خەڵکە ماڵی نادزی تۆ فاسد هەر لە ئیستەوە بۆ $100 هەڵەخەی تۆ وە پەلەپەل بڕێن بوو لە حیزبەکانەمان تەواو بوو ئەم داستانە تەواو بوو با بزانی ئەوەی نرختان پێ ئەدات وجودە ئێمەس ئێمە بازیە خۆمان خاسە زانین ها و ئەمما یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەروە کە ئەم ڕەوەندمە بۆتان باس کرد ئەوەی وانە ناویا شەڕ تەمەدونە و ڕۆژە ئەوەلیش پێتانەمە دەوڵەتە فاسدە ئێرانی ئەوەڵین دەوڵەتی یەهود جەهانە و ئەمە شناسنامە و عەرز بازگەشت و ڕجعەتە جودۆ کریستیانەتیە با بزانن چوار وڵات لە ئوروپا میراسخارە ڕۆمن میراسە ڕۆمیان وا پێ ئیدعا ئەکەن میراسە ڕۆمیان وا پێ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا میراسدارە جمهوریە ڕۆمە بریتانیا میراسدارە ئیمپراتوریەتە ڕۆمە ئەڵمان خۆی بە میراسدارە هۆلی جودو کریستیانەتیە ڕۆم ئەزانێ و ئەمما ڕووسیە خۆی بە میراسدارە ڕۆمە بیزانتینە ئۆرتۆدۆکسی ئەزانێ ئەگەر ئەمەی کە ئەمانە دەستیان پێکردگە و شەڕە تەمەدونە و قرارە ئێمەی کوردان هەتایە بە عنوانە تەمەدون لەبین بوون کە ئێمە هاتین و ئەم اتفاقە ناکەفێ با بزانێ ئەوەی وڵادیمیر پوتین لە ئوکراینایەکە هەرەمەسە هەرو کارەسەوە ترامپەیکارە و کارەسەوە بنیامین نتانیاهویکە و بریتانیایەکان و ئەمریکایەکان و ڕووسەکان ئیمپراتوریە هۆلی کریستیانەتیە جەرمانیکیان لەبین برد بە لەبینبردنە شارە کۆننزبەرگ ئەگەر ئێوە نازانن دەبێ بزانن ڕۆحە ئەڵمانی و ڕۆحە جەرمانیک شارێکی چکۆلەس وا لە بین پۆڵەند بە ئوسلۆوانیا فکرەکەم ئەگەر اشتبانەکەم ناوی کۆننبەرگە ناوی قدیمی پایتەختە ئیمپراتوریە پڕۆسوگە شارە زادگاهە ئێمانوێل کانتە باوکە ئیدئالیزم ئەڵمانی شارە زادگاهە هەنە ئەڕێنتە شارە زادگاهە تەمامە ژێنەڕاڵان و ئەرتشیانە ئەرتشە ئەڵمانە ئیمپراتوریە پرۆس ڕۆح ئەڵمان و ژێرمانیک بوو ئێستا یەک وڵات بەناوە پۆڵەندوا لە بینیانە بۆ ئەڵمانە یەک ئەڵمانیشی تیانە ماگە جەنگی جیهانیە دووەم یاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیا بە تەورە مطلق هویەت و شناسە ئەم شاریانە پاکۆ کردو نابودیان کرد یەک بنایەنتیان نەهێشت تا ڕووسیە خۆی کێشان لە ناوی کۆمەڵی ساختمانە کۆمونیستی تیا دروست کردگە دانێ شارە حرامزادەی بێ هویەتی دروست کردەوە ئەڵمانیکی تیانە ماگە قەلبە تەپەندەی ئیمپراتوریە پڕۆس بوو هەو بەڵاوە بەسەر ئێمە هاوردیان ئەڵمان قودرەتمەندترینیانە لە عەسرە حازرا ئێوە ئەیبینن چیان پێکرد ئەگەر ئەم بازیەسە وا ئێوە ئەیوێنن و تەمامە ئەمانە لەسەر نەرەیشنە تەمەدونیە خۆیان ئەچن تا ئەم دەقیقە و ئابدەیتی ئەکەنەوە لە ئەدەم خەلق ناکەنها ئابدەیتی ئەکەنەوە چیرۆکە ئیلاهیاتی خۆیان ئابدەیت ئەکەنەوە بێسن وە دیارە شەڕ ئوکراین و ڕووسیا ئەگەر ئەمە فەرزیەس ئەگەر شارە ئۆدەسا ئاخرین پایتەختە ئاخرین بەندەرە ئوکراین لەلایەن ڕووسیە گیریا ناتۆ تەمامە هێزە سەربازیە خۆی ئەواتە ئەوێ نێڵێ ئەم شارە بکەوێ و ڕووسیە نابودیانەکە ئۆسای ئەم شەڕانەسە ئەگەر ڕووسیە ئۆدەسای گرت بزانن ڕووسیە وڵاتە بعدی کە پەلاماریەدا تورکیەس و ئەدا لە تورکیا لەبەر خاتری ئەوەی ئەم ئۆردوغانێشی لابوون
دانەیە تورکە فاشیست بێرن و ئەم پەکە کەیشەی سە خۆی داگەسوودن و حەبە ئۆجەلانی سەر تورکە بۆسفۆر لەسەر رووسیە داخن تا رووسیە بڕوات و کۆنستانتینیۆپۆل بێرێتەوە و بیداتەوە بە یۆنانیەکان تا ئیمپراتوریە بیزانتین رووسیە بیزانتینە رووسیە ئیمپراتوریە کاتۆلیکە ڕوم نییە ها رووسیە بیزانتینە ها بیزانتین کۆنستانتینیۆپۆلە قوستەنتەنیەس ئیستانبوڵە ئەم حرامزادەسە وا دایانە دەسە ئەم تورکە بەرساختانە لە دەورانە متەئەخرە لە بازاڕسازیە و ئیمپراتوری سازیان بۆ کردن تۆ تەزاد کاتۆلیک تەکە ئۆرتۆدۆکسا نازانیت بۆیە تەمامە تاریخ جەعلێکە بۆ دروست کریاگە لە تەریقە کلیسای کاتۆلیکۆ بۆت کریاگە تۆ ئەمە نازانیت بۆیە ڕووسەکان ئێلامە شەڕە تەمەدونیان کرد بۆیە ئەم گەیبازی و مەیبازیانە ڕێنەدا لەبەرەوەی ڕووسەکان ئیمپراتوریەتە مەسیحیە ئوروپایی بە ئیمپراتوریەتە ئەنتی کرایست ئەزانن ضد مەسیح ئەزانن و تەمەدون ڕووسیە خۆی بە تەمەدون نجات بەخش ئەزانێت و ئینسانە ڕووسی قەراعەتی لە دنیا جۆرێکی ترە بۆیە ئەم کابرایانە هاورگە بەناوە دوگین ئیڤان ئیلیچ و دوگین هاوردگنیان بەحسە تەمەدونەکەن تەمەدون ئۆراسیاکەن تەمەدون ئۆرتۆدۆکسیەکەن تۆ تەمەدون ئۆرتۆدۆکسی نەزانی چۆن دەسایفسکی خوێنیتەوە چۆن تەزادە فيما بين فاوستە گۆتە و شخصیەتە فاوستە گۆتە و قەهرەمانە ڕۆمانەکانە دەسایفسکی ڕاستکۆلنیکۆف خوێنیتەوە چۆنی خوێنیتەوە چۆن تەزادە فيما بين ئوبەرمنشن تەکە ئینسانە تەقدیرگەرای ڕووسا خوێنیتەوە کە چاوەڕوانە کەرەمە خوداوەند و ئەفووی خوداوەندە ئەیسە بازیەکە فێربووی گشتیوا لە ناوی یەک بازیە ئەم کۆریدۆرە داوود و تورکی زیقی کردگە و گۆمبەدە پۆڵا دروست ئەکا و دیوەکە موشەکە هایپەرسۆنیکە بۆ کێ دروست کردگە تورکیە بۆ کێ دروست کردگە بۆ من بۆ ئێران جورئەتەکەی بیدەی لە ئێران ماڵام قسانە هەی کاورەی دۆنەفرۆش بۆ کێ دروست کردگە چی بوو دوای ئەم شەڕە کەزایی ئیسرائیل و ئێرانە کەوتی دەبیرە ئەوەی کە ئیسرائیل بە تۆڕی موشەکی بپارێزی لە کێ ئەیپارێزی لە رووسیە وڵاتە حرامزادەیە تازە دەست کرد بە میلەتە نەبووگە حرامزادەیە چیرۆکە دروزنانەیە ناسیۆنالیزمە تورکی تۆ شەڕە ئۆرتۆدۆکسی پێەکرێ بردگیانە بەرە بۆ شەڕ ئاخر و زەمانی شەڕ تەمەدونیە و ئێوەش گەرەکتانە کورد کولەن بخەسێنە ئێوەی حیز گەرەکتانە کولەن کورد دەبین بوون ئەگەر ئەو شەڕە ئەوان ئیکەن شەڕ خوداییە ئەم شەڕیش ئێمە ئیکەین شەڕ خوداییە شەڕە تەمەدونە شەڕە ژیارە و مەجالتان پێ نادەین پس ئەگەر تا مانگهای ئایەندە رووسیە ئۆدەسای کرد تورکیە لە بین چووگەتەوە ئۆردۆغانیش لاون دانەی فاشیستە تورک دانێن بۆسفۆر ئەوەسن و رووسیە مطمئنوە ئیستانبوڵ ئەگرێ بەو کاچە تورکە دەری تێرێت تورکە جالیە دەری تێرێ و دەری تێرێ یانێ ئەم قسە من کردم بەشک و هێنەی خەیروێ وای پێ بێت پس پێتان ئەژەم فڵتە فڵتکەرەکانی یەهودیەت و ئیسرائیل و دەوڵەتە فاسدە یەهودیە ئێرانی لەسەرە ناوە کوردبازیە فڵتە فڵت نەکەن فکر نەکەن لەم مەیدانە ئێمە هاتکین ئێوە مەرغوبەون و بازیەکە ئەشێوێنن پێسە تەکتەکتان نەکرمەوە و نابوودتان نەکەم لایەوە خۆش